بەمەبەستی خستنە ڕووی زانیاری زیاتر لە سەر جۆرەکانی نەخۆشی دڵ و دوایین پێشکەوتە زانستیەکان، سەنتەری دڵ دوای 12 ساڵ لە کارکردنی بەردەوامی لە هەرێمی کوردستان یەکەم کۆنفرانسی زانستی خۆی لە شاری هەولێر گرێدا. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕای دەگەیەنێت ئێستا لە هەرێمی کوردستان دەتوانن تەواوی نەخۆشیەکانی دڵ چارەسەر بکەن و ئیتر پێویست ناکە هاوڵاتیان ڕوو لە دەرەوەی وڵات بکەن بۆ چارەسەری بۆ نەخۆشی دڵ. نەخۆشیەکانی دڵ ئێستا چەند جۆرێکی نەخۆشیەیە و هەموو ئەو نەخۆشیانە ئەگەر بە قەستەڵی دڵ و دانانی شەبەکە و باڵۆنیان ئەنجامدانی نەشتەرگەری لە هەرێمی کوردستان لە سەنتەرەکانی دڵ ئەنجام دەدرێت و من ناتوانم بڵێم نەخۆشیەکەیە کە لە هەرێمی کوردستاندا لە سەنتەرەکانی دڵ ئەنجام نادرێت. کرانەوەی دڵ، گۆڕینی سەمامەکان بۆ منداڵان بۆ ئەگەر حالەتێکی معەنە بێ من نازانم مەبەست کام نەخۆشیە، بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو نەخۆشیەکان و نەشتەرگەریەکانی دڵ لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. ڕێژەی نەخۆشیەکانی دڵ ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوون دەکەن و لە هەرێمی کوردستانیش ڕێژەی نەخۆشانی دڵ لە بەرزبوونەوەی بەردەوامدایە و زۆرترین نەخۆشیش لە جۆری قەستەڵەی دڵە کە ساڵانە نزیکەی 800,000 نەشتەرگەری قەستەرە لە سەنتەرەکانی دڵ بۆ هاوڵاتیان ئەنجام دەدرێت. نزیکەی 20 دکتۆری پسپۆڕی دڵ لەگەر نزیکەی 20 پسپۆری نەشتەرگەری دڵ لە سنتەرمان هەیە. ڕۆژانە نەخۆشیەکانی دڵ لە ئاستی کوردستان و دەوروبەر و لە بۆمان دێتن. زۆربەی نورەی دڵ کە خەڵک توش دەبی لە ماوەی 24 ساعت پسپۆری خەفەر هەیە لە ناو قەستەرە و حتا لە ژووری نەشتەرگەری. بەدەم و دەست هەرچی پێویست پێبی بە ئەم نەخۆشانە دەکرێن. بەداخەوە ڕێژەی نەخۆشی دڵ لە بەرزبووندا لەسەر تەنسەری جیهان و لە کوردستانیش بەشێکە لەو جیهانەی. ساڵانە 2000 مەبینی 8,000 هەتاکو 10,000 قەستەرە دەکرێت لە سنتەری دڵ. نزیکەی 800 تاکو 1000 نەشتەرگەری دڵ دەکرێت لە بۆ گۆڕینی سەمام، لە بۆ گۆڕنی فشارەکانی ئەوەی خوێنی دڵ و ڕۆژانە نزیکەی 50 تاکو 100 نەخۆش سەردانی سنتەری دڵ دەکا. ئەم کۆنفرانسەی سەنتەری دڵ بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و لە 2 بەشی سەرەکی پێکاتووە، بەشی پانێڵەکان و بەشی پێشەنگا پزیشکیەکان. ئەم کۆنفرانسە 3 ڕۆژ دەخانیت لە پانەڵی زانستی و گەنگەشەی گەرم و گور و لە سەرنیترین پێشکەوتیترین چارەسەری و لە ڕووی پزیشکیەوە و هەم لە ڕووی نیشتەرگەریەوە لە هەمل و مناڵان و هەمل و گەورەکان لە بواری نەخۆشیەکان و شەرگەری دڵ. پێشانگەیەدا نیترین دەرمان و نیترین ئامیری تەندروستی و ئامیری پزیشکی و ئامیری نیشتەرگەری پێشکەش دەکرێت و سەنتەری دڵ لە ساڵی 2007ەوە دامەزراوە و لە هەریەکە لە شارەکانی هەولێر و سلێمانی و دۆک و قەزای سۆران بوونی هەیە و تیاندا چارەسەری نەخۆشیەکانی دڵ دەکرێت و لەلایەن کەسی پسپۆڕەوە چاودێری نەخۆشەکان دەکرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.